سڵاو ئازیزان، بەرنامەی ئەم جارەمان یاخود ئەڵلقەی ئەم جارەمان لەسەر پرسی چەپەکانی کوردستان و هەڵوێستیان لە بجووتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستانە. مێژووی چەپەکان لە کوردستاندا ئەگەڕێتەوە بۆ سەرەتای سەدەی 20ەم ئەلبەت. دواتر لە هەفتاکاندا زۆرتر دەردەکەون وەک بجووتنەوەیەکی چەپگەرایی نەتەوەگەرایی. بەڵام پێش ئەوەش بزوتنەوەی چەپ بە تایبەتی حیزبی شوێیی بعد نەتەوە یاخود دژەنەتەوە دەردەکەون. لەم ئەڵلقەیەدا هەوڵ دەدەم دەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ئەکرەم مێهرداد لەم بارەوە مناقەشە بکەم. بەڕێز دکتۆر ئەکرەم خاوەنی چەندین بەرهەمی نووسراوە چ لەبارەی نەتەوەگەراییەوە چ لەبارەی چەپگەراییەوە. بۆیە پێم باش بوو لەگەڵ بەڕێزیانە مناقەشە بکەم لەم بارەوە، چونکە لە هەردوو تەوەرەکەدا ئەسپی خۆی تاوداوە. بەڕێز دکتۆر بەخێر بیت. زۆر سپاس مامۆستا سۆران. چەپ لە کوردستانە هەڵبەتە وابزان پێویستەکە تعریفی چەپ بکەین، مەبەستمان لە چەپ چیە؟ حەزەکەم بەڕێزت بە کورتی بۆی بینەر لە پێشە تێبگە چەپ مەبەستمان چیە؟ من سەرەتا خۆشحاڵم لەم بەرنامەیە هەم لەگەڵ جەنابتا هەم لە کوردستان 24 بەشدارم. ئەو پێناسەی کە بۆ چەپ کراوە هەمان ئەو پێناسە کۆنەیە کە لە زمانی شۆڕشی فەڕەنسا کراوە کە ئەو کەسانی کە لە لای چەپی پاشا دانیشت بوون لایەنگری ئازادی و ماف و عەدالەت بوون و ئەوانەی لای ڕاستی پاشا دانیشت بوون لایەنگری دەوڵەمەندەکان و خاوەن زەویەکان و مالیکەکان و دەرەبەگەکان بوون. ئەم زاراوەیە تا ئێستا هەر بەردەوامە. چەپ ئەو کەسانەیە بە شێوەی گشتی کە داکۆکی لە ماف و ئازادی و دادپەروەری و یەکسانی و خۆشبەختی و خۆشگوزەرانی خەڵک دەکەن. باشە ئەم پێناسە ئێستا ڕاستە پێتۆ بێ؟ لە ڕاستیە هەموو ئەو پێناسانەی کە پێشتر کراوە بەهۆی بیر و باوەڕەوە یان بەهۆی ئایدۆلۆجیەوە شتی زۆری تری هاتوۆتە ناو. ینی هەموو شتەکانە یان نەکرد بیر و باوەڕی چەپ یان ئایدۆلۆژیای چەپ، تەنانەت مەسلەی نەتەوایەتی وایە، مەسلەی ئاینەکان وایە، مەسلەی لیبرالیزم وایە، هەموو ئەو بیر و باوەڕانە بە مروری زەمان شتی تر هاتوۆتە ناویان کە ممکنە یان بەعزێجار بە دڵنیاییش کە ڕێگر بوون لەو ئامانجا سەرەکیانەی کە خۆیان بانگەوازیان کردووە. زۆر باشە. بەگشتی دکتۆر لە با بڵێن لە سەرهەڵدانی چەپگەراییەوە لە ئەوروپا هەتاکو ئەمڕۆ، ینی چەپەکان لە بواری مەسلەی نەتەوەگەراییدا چۆن تیان ڕوانیانێتە ئەم مەسلەیە وەکو بەڕێزت باست کرد ئەوان زیاتر گرنگیان داوە بە مەسلەی عەدالەتی ئیجتیماعی و مەسلەی ئازادی و ئەمانە کە هیچیان با بڵێن ناچنە ناو کەموڵەی هزری نەتەوەییەوە. لە ڕاستیە بەپێی ئەو لێکۆڵینەوانەی کە من کردومە هەم لەسەر بیر و باوەڕی چەپ هەم لەسەر بیر و باوەڕی نەتەوایەتی ئێمە دوو مامەڵە ئەبینین. مامەڵەیەکیان کە مامەڵەی مارکسیزمی ئەرسەدۆکسە یان ئەوانەی کە پیانەوترێ مارکسیزمی نەریتی و لایەنگری هەڵوێستەکەی مارکسن کە دیفاعە لە مافی نەتەوەکان و دیفاعە لە ئازادی نەتەوەکان و لە دیفاعە لە سەروەری و سربەخۆی نەتەوەکان. تەنانە لە ساڵی 1964 بە بۆنەی مەسلەی ئێرلەندەوە مارکس دەڵێ هەر نەتەوەیەک نەتەوەیەکی تر بچەوسێنێتەوە زنجیرەکانی چەوسانەوەی خۆی بەهێز دەکات. بەڵام هەر لەو سەردەمەشا بیر و باوەڕێک هەبوو کە هەندێک لە لێکۆڵێرانی مارکسیزم یا لە شاریحان و مفەسیرانی مارکسیزم باسیەکەن کە ئەنگلس هەمان بیر و باوەڕی هیگڵی هەبووە کاڵێ ئەو نەتەوەی بێدەوڵەتن زباڵەی تاریخن. دیارە هیگڵ پێی وابوو کە بەڕاستی زباڵی بێ تاریخن چکشە نیانتوانیوە لەو تاریخە کۆنا زباڵەدارە خۆیان نەجاددەن
بەڵام ئەنگلس پێی وایە کە زباڵی تاریخن بەو ناوەی کە بەهێزەکان دەسەڵاتدارەکان یان ئەوانی کە لەباری نەتەوایەتیە کێشەی خۆیان چارەسەر کردووە زباڵەکانی خۆیان خستۆتە ناو ئەو نەتەوانەی بێدەوڵەتن یان نەگەشتۆنەتە دەوڵەتی مۆدێرن. دوایی مارکس لەناو بزوتنەوەی چەپ بزوتنەوەی سۆسیالیستی بە شێوەیەکی گشتی یا بزوتنەوەی کرێکاری بە شێوەیەکی گشتی قوتابخانەیەکە بینین کە پێوترێ قوتابخانەی ئاسترۆ مارکسیست مارکسیە نەمساییەکان یان کاونتیەکان لەناو مارکسیزمە دوو کەس زۆر بە وردی و زۆر بە هەڵسەنگێنراوی باسی مەسلەی نەتەوایەتیەکەنیان کارڕینەراویتریان ئۆتۆباوەرە ئەمان پیان وایە مەسلەی نەتەوایەتی مەسلەی هەمووستانە و هەمووستان ینی وڵاتی هەمووان هەر ئەو وشەیەش بەکارێنن کە نەتەوە دەبێت چوارچێوەیەکی گشتی بێ بۆ هەمووستان لەباری فەرهەنگ فەرموو یعنی نەتەوە یەکسان بێ بە سنوورەکانی دەوڵەت مەبەست ئەوەی کارڵینەر و ئۆتۆباوەر ئەڵێن هەمووستانێک بێ ئەم نیشتیمانە ئەم نەتەوە هەمووستانێک بێ کە هەموو کەستیا بە پێی یاسا و بەپی مافەکانی مرۆڤ بەبێ پرەنسیپەکانی با بڵێن خۆ جەناب دەزانێ وەختە مەسلەی مافەکانی مرۆڤ زۆر پێشتر باس کراوە هەموو کەس خاوەنی ماف و ئازادی و عەدالەت و خۆشبەختی بێ بۆیە ئەمان لێکدانەوەیەکی تەواو هومانیستی و ڕادیکالیان بەرامبەر بە مەسلەی نەتەوەکان هەیە. پاشان هەم مارکسیستەکان بە شێوەی گشتی هەم لیبراڵەکان بە شێوەی گشتی پیان وایە کە نەتەوە دەبێت بە دەوڵەتی نەتەوەیی یان بە دەوڵەتی مۆدێرن بگە. دەوڵەتی مۆدێرنیش لە ڕوانگەی ئەمریکی و فەڕەنسی و بەڕتانیەکانە دەوڵەتی نیشتیمانە دەوڵەتی هاوڵاتیە بەڵام لە ڕوانگەی ئیتاڵیەکان و ئەڵمانیەکانە یەک نەتەوە یەک دەوڵەتە ئەمەش بێگومان کێشەیەکی دروست کردووە. تەنیا فەڕەنسیەکانی نەویش بەهۆی هەردوو با بڵێن ئەو هەرێمەکانی ئەلزاس و ئەوەی تریان بەڵێ وا لە نەتەوە ئەڕوان کە نیشتیمان بریتە لە نیشتیمان و فرەنەتەوەش بێ ئەڵمانەکانیش بیرکردنەوەی ئەمریکیەکانیش هەمان بیرکردنەوەی کە نەتەوە و نیشتیمان یەکەن بیرکردنەوەی ئینگلیزەکانیش هەمان بیرکردنەوەی کە نەتەوە و نیشتیمان یەکەن یان مەبەستیانەوەیە نیشن وسەی نیشن هەر هەمان نیشتیمانە مەسەڵا ئەمریکان نیشن خۆ لە حاڵێکە ئەمریکا یەک نەژاد یان یەک عێرقیتیانە چەندین عێرقیتیا بووە لە بەریتانیا هەر عینشت لە فەڕەنسا عینشت قسە باسێکە کرێکە قسەی ئەریکۆ بەزوامە کاریکۆ بەزوام بخۆی مێژونووسێکی ناوداری قەرنی 20 و قەرنەکانی تریشە کاڵێ وەختی شۆڕشی فەڕەنسا کراوە کەمتر لە نیوەی خەڵکی فەڕەنسا فەڕەنسی بوون بەڵام دەوڵەتی فەڕەنسی دەوڵەتی مۆدێرنی فەڕەنسی دەوڵەتی نیشتیمانی فەڕەنسی دەوڵەتی هاوڵاتی فەڕەنسی چارەسەری کێشەی نەتەوەکانی کردووە بەو پلۆرالیزمەی کە تا ئێستا لە وەختەوە تا ئێستا بەردەوام زۆر باشە بە ئەگەر ئیجازەبی یەک قسەی ترکەم بەڵام ئەڵمانەکان و ئیتاڵەکان کە ئیتاڵیەکان لە ساڵی 1960 کە وحدەی ئیتالیان دروست کرد و ئەڵمانەکان لە 1970 کە وحدەی ئەڵمانیان دروست کرد لەبەر یەک نەتەوە هەبوو لەویا بۆیە بەم مۆدێلی ئەمانەوەترێ مۆدێلی دەوڵەتی نەتەوەواتە یەک نەتەوە یەک دەوڵەت بەڵام ئەمە زۆر کەمە لە دنیاە دەوڵەتی نەتەوە هەر سیستمێکی ئەوروپی نیە یعنی هەر لە بڵێن لە ویستڤالیاوە لە ساڵی 1648 وا هاتووە دەوڵەت بنەماکانی لە ویستڤالیاوە دەرەکەوێ بەڵام دواتر تحقیقەکەی جێبەجێکردن لە دوای شۆڕشی ئەمریکی و شۆڕشی ئینگلیزی و شۆڕشی فەڕەنسی ئەچەسپێ وەکو یەکەمین ئەزمونەکانی دەوڵەتی مۆدێرن کە دەبێتە دەوڵەتی نیشتیمان و هاوڵاتی و هەندێک جاری جاڵێن دەوڵەتی نەتەوە. زۆر باشە دکتۆر بە بینە سەر کوردستان چەپەکان لە کوردستاندا با بڵێن لە چلەکانەوە زۆرتر دەرەکەون چلەکانی سەدەی بیستم لە سەرەتا حیزبی شوێعی ئەوە هەر دژی هەموو مەسەلە نەتەوایەکە نەتەوە بە پێوە تعریفەی ستالین هەر لەسەر ئەوەش ڕۆشتون تەنانەت بەهادی نووری لە مزەکەرەتەکانیە بە ئاشکرا باسێکە کە مناقەشان لەسەر ئەوە کردووە بەس خۆ چەپەکان بەس حیزبی شوێعی نەبوون دوایی لە کۆمەڵی مارکسی و لینینی و ئەوانەیە خۆیان نمایشەکەن پێت وایە چەپەکانی کوردستان بەگشتی بە حیزبی شوێعی شەوکە عێراقی بوو چۆن ئەتوانین پۆلێنیان بکەین دەم ئەو هەڵوێستەی چلەکان و پەنجاکانی حیزبی شوعی کە کورد نەتەوە نیە هەڵوێستێکە کە بێگومان شایەنی ڕخنە و نایاریە
بەڵام لە بیرمان نەچێ حیزبی شوعی لە ساڵی 1964 یەکەمین حیزبە لە عێراقا کە دان بە مافی چارەنووسی نەتەوەی کوردانێ. ئەمە ڕاستیەکە کە دوای وەفاتی ستالین بەڵێ لە دوای 64ەوە دوای وەفاتی ستالین ستالین لە 54 ئەمرێ 53 دیارە ئەو سەردەما بە شێوەیەکی گشتی بیر و باوەڕی مافی دیاریکردنی چارەنووس لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە بە تایبەتی لە دوای گەیشتنی بیر و باوەڕی لینین و ویدرۆ ویلسن چکە هەم لینین هەم ویدرۆ ویلسن لە یەک ساڵی دیاری کراوە هەردووکیان باسی لە سیانزە لە سیانزە لە ساڵی 1930 هەردووکیان لە یەک ساڵی دیاری کراوە تەرحی مافی دیاریکردنی چارەنووسی نەتەوەکانیان کردووە. دیارۆکو دوو قوتبی جیهانی هەردووکیان ویستویانە نەتەوە مەزڵومەکان نەتەوە بێدەوڵەتەکان نەتەوە چەوساوەکان بەلای خۆیان نەبێنن. تەنانەت لە ساڵی 1990 لە کۆنگرەی کۆمنترنی شعوبی بێدەوڵەت یا شعوبی شەرق کە زینۆفیف سەرۆکی کۆنگرەکە بوو دروشمێکی تازایان بەرز کردووە کرێکارانی جیهان و گەلانی چەوساوەی دنیا یەکگرن. زۆر باشە ئەوەش هەبووە و هەڵوێستەش هەبووە. باش بابێنەوە سەر هەرێمی کوردستان. با بڵێن لە پەنجاکانی سەدەی بیستەمەوە تر بزوتنەوەی چاپ لە کوردستانە جۆرێک فۆرماڵە بوون لە خۆیان بینێ ئەلبەت وەک حیزب دەرناکەون دوایی لە کۆمەڵی مارکسی لینینی و ئەوانە دەردەکەون لە پێش هەفتاکانەوە دواتر لە دوای نسکۆی 1970 لە بنەهێزی کۆمەڵی مارکسی لینینیەوە دەرەکەون. ئەوان چۆن ئەڕوان نە مەسەلەی نەتەوەی ڕوانی یاخود بە بڕوای من تەواوی مێژووی بزوتنەوەی سیاسی کوردی بە چەپیش و غیرە چەپیشەوە لە چلەکان و لە پەنجاکان زیاتر مەیلیان بەلای بیر و باوەڕی چەپا هەبووە. هۆکارەکەش دیارە لەبەرەوەی ئینگلیس وەکو نوێنەری غەرب یان وەکو بەهێزترین هێزی غەربی لە ناوچەکەیە دژی سۆڤێت بووە و ئینگلیز ڕێگر بووە لە بەدیهێنانی مافەکانی گەلی کورد. بە تەبیعەتی حاڵ کاردانەوەکە دەچێتە خانەی شوورەویەوە دەچێتە خانەی سۆڤێتە بۆیە تەمەشاکەی هەر لە یەکەمین دروستبوونی حیزبی ڕزگاری حیزبی شۆڕش هەم تەحەڕڕ هەم شۆڕش دوای کاردووکیان لەبن بە پارتی دیموکراتی کوردستان بیر و باوەڕەکانیان زەمینەی گشتی بیر و باوەڕەکانیان زەمینەیەکی چەپ بۆ یان نزیک بۆ لە چەپ. پێت وانیە ئەم هۆکارە هۆکاری ئەگەر ڕاست بێ بڵێم لاساییکردنەوەی بزوتنەوە جیهانیەکان و هەژمونی سۆڤێت بۆ بەسەر عەقڵێتی ئەم خەڵکە؟ بەڵێ وایە بە تایبەتی لە دوای کۆنگرەی کۆمنترنی 1990ەوە هەژمونی سۆڤێت لە ڕۆژهەڵاتەوە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بووە. جەنگی دووەمی جیهانیش بەقووەتر بێت لەباری جیهانیشەوە بەهێز دەبن و خۆشیان دەسەلمێنن لە دوای جەنگی جیهانی دوای سەرکەوتنە گەورە ئەو سەرکەوتنە دوای سەرکەوتنی شۆڕشی چین و کوبا و هەموو ئەمانە هێنیش کۆریا و ڤێتنام و ئەمانە بێگومانم بیر و باوەڕە بەهێزە بێ. بۆیە تەمەشاکەی دیسان با بڵێن بەهێزبوونی کۆمەڵی ڕەشدەرانی کوردستان ینی با بڵێن باڵی چەپی ناو بزوتنەوەی نەتەوایەتی کورد لە دوای 1974 و 1975ەوەیە. دکتۆر با ئەم پرسیارە بەم شێوەیە بکەم بزوتنەوەی چەپ کوردیان بەکارهێنا بۆ بیر و باوەڕی خۆیان یاخۆت بیر و باوەڕەکان بەکارهێنا بۆ مەسەلەی من بە بڕای من لە هەردوو بیر و باوەڕەکەیە هەم لە چەپا هەم لە ناسیۆنالیزمە جۆرێک لە پۆپۆلیزمیان هەبووە. مەبەستیان کۆکردنەوەی زۆرترین خەڵک بووە. خۆڕاستە سیاست لە ئەساسە لەو شۆڕش و چەکداری کە کراوەیانی سیاست لە ئەساسە هەوڵدانە بۆ بەدەستێنانی زۆرینە منە جا چ لە سیاست و شۆڕشا بێت چ لە هەڵبژاردنە بێ. بەڵام ئەم بەدەستهێنانی زۆرینەیە جۆرێک لە پۆپۆلیزم دروستەکە کە بەعزێک جار یان زۆربەی جار لە سەر حسابی بیر و باوەڕە جەکاڵێم لەسەر حسابی بیر و باوەڕ هەم لەسەر حسابی بیر و باوەڕی نەتەوایەتی و بە وردی مەبەستم مافە نەتەوایەتەکانە و هەم لەسەر حسابی بیر و باوەڕی چەپ بە تایبەتی مەسلەی ئازادی و یەکسانی و عەدالەتە. بۆیە هێزە کوردیەکان و بە تایبەتیش
کۆمەڵی ڕێژدەرانی کوردستان جۆرێکی فراوان لە پۆپۆلیزمیکیان کۆ کردوتەوە کە هەم نەتەوایەتێکی نامەعلومە هەم چەپێکی نامەعلومە بۆیە تەمەشاکە لەو سەردەمایە دروشمەکان حکمی زاتی ڕاستەقینە. بۆچی؟ بۆی جیابێت لە حکمی زاتیەکەی ساڵانی هەفتا بۆ 75 شۆڕشی ئەیلول و مەلا مستەفا ئەمان حکمی زاتی ڕاستەقینە، ینی معلومیش نەبوو تا ئێستا حکمی زاتی ڕاستەقینە و ناڕاستەقینە چییە. ئەمە تا ڕادەیەکی زۆر ئەمە هەیە. لە ڕاستیشە بە بڕوای من مەسلەی مافی دیاریکردنی چارەنووسیش هەر شتێکی نامەعلوم زیاتر دروشمێکی سیاسی سەردەمی جەنگی جیهانی یەکەمی ئەو دوو هێزە جیهانیەیە بۆ ڕاکێشانی زۆرترین با بڵێن هاوسۆزی گەلانی دێدەوڵەت. تۆزە بگەڕێمەوە بۆ مێژوو بۆ ئەم پرسیارە. ئەمە زانین کۆماری کوردستان یاخود مەهاباد لەسەر دەستی سۆڤێتە ڕوخە. سەردەستی ئەوش دروست بوو سەردەستی ئەوش ڕوو. باشە ئەمە پرسیارێکی دروست نەکرد بوو لای چەپەکان کە سۆڤێت ئەو پشتیوانە نییە کە ئەم بەتەما بێ پشتی پێ بەستێ بۆ دروستکردنی بزوتنەوەیەکی ڕزگاری خوازیینەتەوەی وەک لە زۆریش لە مێژووا خوێندومەتەوە لە مەزەکاراتەکان زۆربەی جار سۆڤێت نەیەشتۆ کورد کۆمەڵێشت بکات. جا بۆ تێیدی قسەکەی تۆ بەرامبەر بە چینی شەروا بوون. خۆ چین لە دوای چلوونەوە سیاسەتی دەرەوەی چین لایەنگری بوو لەو دەوڵەتانەی کە ئەگەرچی دیکتاتۆریشن ئەگەرچی نادیموکراتیشن ئەگەرچی ماف و ئازادی و عەدالەت بە میلەتەکانی خۆیان ڕەوا نابینن بەڵام مادەم دژی ئەمریکاین چین چووتە بە نایەوانی کرد. دەی کۆمەڵی ڕێژدەرانی کوردستان ئەڵێ من مارکسی لینینی گۆشتکراوی بیر و باوەڕی ماوسیتۆن ماویزمم بوون. بۆیە حیزبی تودەش وابوون چریکی فیدایی خەڵقیش لە ئێران وابوون بە ئەکسەرێت و هەر وەکو بڵێ میکانیزمێک بوون بەدەستی سۆڤێتەوە بۆ نازانم یاریکردن یا چۆن لەمە من چیرۆکێکی خۆمە بۆ بگەڕمەوە لەگەڵ هەنگێ لە ڕەفیقەکان بە تایبەتی ئەوان کە لە من بە تەمەنتر بوون لە مەکتەبی بیر و وشیاری وتیان بابێن مێژووی بزوتنەوەی چەپی کورد بنووسینەوە. منیان بان کرد بە ئۆکو گەنجترینیان لەناوانە وتیان لەبەری تۆ ئاگال لە چەپی تازەی دوای کۆمەڵێ. من لە یەکەم کۆبووناوتم بە قسە مەکەن مەینووسنەوە تیان بۆ وتم لەبەرەوەی ئێمە هیچ جوملەیەکمان بەدی نەهێناوە لەم بزوتنەوەیە. تەواوی بزوتنەوەی چەپ بە هەموو قۆناغەکانیەوە لاساییکردنەوەی دەرەوەی خۆمان بووە. جا ئەمما لاساییکردنەوەی ستالین بۆ کاڵێ کورد نەتەوە نیە ئەمما لاساییکردنەوەی کۆمنتر نەکاڵێ نەتەوەیە. زۆر باش دکتۆر کاتم کەمەوە دوو پرسیار بەلامەوە گرنگە. یەکەم لە ئێستادا دیارترین بزوتنەوەی چەپ ئەگەر ڕاست پێ ناوێنین پەکەکەیە پارتی کرێکارانی کوردستان. بەلایانی کەمەوە بەنسبەت منەوە بەنسبەت زۆر خەڵکی شوتە هەڵوێستی دیار نییە لەبارەی نەتەوە. تۆ چۆن من چۆن ئەمە بخوێنمەوە کابرا ناوی پارتی کرێکارانی کوردستانە چەکداریەکە بە ناوی کوردستانەوە سەدان هەزار شەیدیاوە هەمووی کوردن لەو لە شۆڵە من دژی دەوڵەتی نەتەوەین چۆن ئەم دوو پارادۆکسە کۆپ بکەمەوە یانی لە بە بڕوای من پەکەکە چەند ناڕۆشنە لە مەسلەی نەتەوایەتیە بە بڕوای من نەتەوایەتی دووشتە ئەمە بڕوای من ینی بڕوای زۆربەی بیرمەندانی ناو بزوتنەوەی نەتەوایەتی داواکردنی سەروەری و سربەخۆییە بۆ نەتەوەیەکی دیاری کراوە و ئەمە لە جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤ ئیعترافی پێکراوە ئێمە بۆ نەیڵێنەوە داوای یعنی مەسەلە بۆ نمونی ساکرێمە ئەو گلەیە لە پارتی و لە یەکێتی و لە بزوتنەوەی کوردستانی باشوورشکرد بۆ نایڵێنەوە داوای سەروەری و سربەخۆییە مافی چارەنووس نامەعلومە من پێم وایە پەکەکە تا ئێستا داوای سەروەری و سربەخۆیی نەکردووە داوای یەکێتی دیموکراتی گەلانەکە لە ئێستای باشووری کوردستان هەرێمی کوردستان جۆرێک لە ساردبوونەوە لە هزری نەتەوەی هەیە یعنی یاخود ئیهمالکردن پێت وایە هۆکاری ئەوەیە کە ئێمە بووینەتە جۆرێک لە دیفاکتۆ لە قوارەیەکی دیاریکرا و قوارەیەک کە ناوی هەیە یاخود هەر شکستی فکری نەتەوەیی و چەپگەرایی هەمووی بەیەکەوەیە هۆکاری ئەوەی کە ئەم ساردبوونەوە یا تا ڕاددەی ئەوەی کە زۆر کەس پێیان عیب بێ باسی فکری نەتەوەی بکەن یا هەر پێشیان عیب بێ بڵێن کوردین شانازی بۆ بکەن کە ئەوان
نانەتەوەین یا دژەنەتەوە. لە ڕاستیە ئەم پرسە هەرهی کوردی خۆمان نییە، ینی مەبەستم کوردی هەر چوار پارچەکە. تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناڕۆشنیەکی پۆپۆلیستیاژی کە هیچ کام لەو دروشمانەی کە بە مێژوو هاتوونەتە مەیدان و کاریگەریان هەبووە و دەستکەوتیشیان بووە بە تایبەتی لە دنیای مۆدێرنە. مەبەستم دنیای مۆدێرن دنیای غەربە، هەم نەتەوایەتی دەستکەوتی هەبووە، هەم بیر و باوەڕی چەپ دەستکەوتی هەبووە، هەم لیبرالیزم دەستکەوتی هەبووە و تا ئێستاش ماوە. ینی تا ئێستا لەناو ئەوروپا چەپ هەردوو باڵەکەی چەپ، هەم باڵە سۆسیال دیموکراتەکە هەم باڵە چەپە نوێەکە هێزی یەکەمن یا هێزی دووەمن وەنا یان یەکەمی مکەڕڕن دیارە لیبراڵەکانی ژوە. بۆیە لەوێ ساز نەبووە پۆپۆلیستە ڕاسیزمەکانی شەر. بڵێ پۆپۆلیسە ڕاستیستەکانی شێ یان با بڵێن ڕاستی نوێ ڕاستی نوێ ئەوانیش جددین لە بیر و باوەڕی خۆیانە. لێرە کێشەکە بە بڕوای من کاک سۆران کێشەکە تاریخیە، یعنی ئەو دروشمانی لە بزوتنەوەی کوردایەتیە یا لە بزوتنەوەی چەپایەتیە لە وڵاتانی ئێمە بەرزکراونەتەوە تەنها دروشمن بۆ دروشم ئەگینا لە ڕاستیە کامەتا ئەو نەوەیە پەروەردەکراوە بۆ بیر و باوەڕە، کامەتا لێکۆڵینەوەکان، کامەتا کتێبەکان، کامەتا هەڵسەنگاندنی مێژوەکان. مەسەلەن تۆ تەماشاکە لە عێراقا کابرایەکی وەکو حەنابە تاتوویەت تاریخی حیزبی شوعی باشترە نووسێتەوە لە خودی شوعیەکان لە خودی شوعیەکان لە هەموو عێراقیەک باشترە لە هەموو عێراقیش باشترە نووسێتەوە. تا ئێستاش مەرجەیەکی سەرەکییە. بەڵێ مەسەلەن لە ناو کووردا بڕوا بکە من بەجددی هاتووم لەسەر فکری نەتەوایەتی و فکری چەپ لەسەر هەموو بەشەکانی فکری نەتەوایەتی فکری چەپ لێکۆڵینەوەم کردووە. کەسێک نەهات بڵێ دەستگایەک نەهات بڵێ حیزبێک نەهات بڵێ کاکە تۆ ئەم کارت کردووەرە بە چوار قسە بکەین. بۆیە لە ڕاستیە جۆرێک لە فەرامۆشکردن لە بیر و باوەڕەکان دەتوانێت لە هەموو شتێکە هەروایە تەنیاش هەر منازعاتی سیاسی لەمڕۆ تەنانەت لە سۆشیال میدیا تەنها بەرژەوەندیە نفوزیەکە بەرژەوەندیە دەسەڵاتیەکە لەگەڵ بەرژەوەندیە مادیەکە بەداخەوە لە سیاسەتی کوردی بۆتە تەوەری ئەساسی و بۆتە شوێنی ململانی سەڕاحەکانی. دکتۆر دوا پرسیارم تقریبا ئانیە وەک دیقەتە درێ لەمڕۆە چەپەکان تەنانەت لە ئەوروپاشە پشتگیریەکی سەیری ئیسلامیەکانەکەن. مەسەرەن لای خۆمان پەکەکە چەپەکان بەگشتی لەگەڵ ئێرانە زۆرتر لەگەڵ غەزە و فەڵەستینە لە ئەوروپاشە تەنانەت فۆکۆ وەک فەیلسوفێکی چەپی گەورە لە سەرەتای شۆڕشی ئیسلامی پشتگیری لە ئێرانە کرد. هۆکاری چی ئەمە؟ بەڵام فۆکۆ لەوە پەشیمان بوو لە ڕاستیە فۆکۆ لەوە پەشیمان بووە. من ساڵی 2007 چوون بۆ ئەوروپا و ساڵی 2016 بوو کە کتێبی چەپی نەنووسی بوو لە 6 وڵات لەگەڵ ئەو چەپە تازانە دانیشتم چەپی نوێ. ڕەخنەی گەورەی من لەوان ئەوە بوو، یعنی وتم ئێوە تەییدی جمهوری ئیسلامیەکەن، تەییدی حەماسەکان، تەییدی داعشەکان، تەییدی بەعسەکان، بۆ تیان لە دژی ئەمریکا. ئەم نەزعە دژی ئەمریکاییە زۆر بەهێزە لەلای ئەوانە. ممکنە حەقیان بێ دژی ئەمریکا بن، باشە بەڵام خۆتۆ ناچیتە لای دوژمنێکی خراپتر. ئارە بەڵێ کەلمەژێری بیر ڕەمزانی ناچیتە لای دوژمنێکی خراپتر. پێم وایە ناڕۆشنن. لە ڕاستیە من لەسەر مەسەلەکانی تریش لەگەڵیان قسەم کرد. بیرمەندەکانیان وانی بەڕاستی ئەو بیرمەندانی کە بە بیرمەندەکانی چەپی نوێ ناسراون نەزەریان زۆر ڕۆشنە لەسەر هەموو شتەکان. بەڵام ئەوانەی کە خەریکی حیزبایەتی و سیاسەتەکەن هەم لە فنلەندا هەم لە وڵاتان من زۆریانم بینی بڕوا بکە زۆر بێ ئاگان لەو مەسەلانی خۆ لە رووسیا بێ ئاگانین. سیرەکەی لە ئێستادا زۆربەی چەپەکان لێرەش لە جیانش پشتی ڕۆسیاگرن دژی ئۆکرانیا کە ئاشکرا تعدای لە دژی ئەمریکا. بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم ئەڵقەیەمان لە خزمەتی زۆر بەڕێز دکتۆر ئەکرەم مێهرداد لەسەر چەپەکان و پرسی نەتەوەی دوایین. زۆر سپاس بۆ ماندووبوون و متابعی بەرنامەکە تا ئەڵقەیەکی تر خواتان لەگەڵ.